جارێک دۆستێک ئەوە زۆر دینداری ئەوانەی نییە، ئەی ماسە من سرم لەو خەڵکە ئیسلامی سوڕماوە، ئەی کاکە کاریان زۆر مەزبوط، ئەی ئێستا ئەگەر هەمویان پێکەوە بوونایە پیا و ڕێکبەر ئێزانی لەگەڵ کیا قسەکە، پەلاماری ئەمەیانەیەن ئەویان خۆیەکەوە پیاو باش، پەلاماری ئەمەینە ئەوی ترەبێتەوە پیاو باش، ئەوی گیرمان خواردە لەو بینە، ئەی وەڵڵی ئەعلاممان هەرچیشتمان سەری لە تێک چوو، ئەی کاکە ئەمانە زۆر عاقڵن بۆ ئیشی خۆیان، دڵی خۆمەوەی خۆزگەوە ئەبوو وەڵڵی ئەمە خۆ وای کردو ئیشەکە ئەوە پەرت و بڵاو ئەوانە بینەگەنە بینی خۆمان بێ خۆمان بۆ شێوازە نین. ئێجایتر ئەوی کاکە ئەوەیان بۆتە سۆفی بە ناوی تەسەوفە خەریکی ئیشەکەی، ئەمەیان بۆتە سەلەفی ئەوە تا ئەوەی ترێن نازام جیهادی، ئەمەی تریان خەریکی داوە، ئەی کاکە هەمووی ئەو لە بنەوە یەک تەخطیط ئیشەکەن ئەزانن چیەکەن. وتم کورە بە شتێکە پێ بڵێن بۆ قورئانە ئەو مەلایانەی لەگەڵ ئێوەن ئەوانش ئیش بۆ ئەم لاکەن ئاگاتان لیان بێ، تا ئێستا تۆ مەلایکە بینیوە مەسەن لەگەڵ ئێوە بێ بێتە سەر مینبەر بڵێ کاکە گیان سفوریەت باشە یەک ژن بێنە نەیکەن بە دووسێ، ئەم شتانە کە هەمووی مەسەن تۆ ئیشی بۆ ئەەکەی ئەو هەڵی ئەو شوێنێتەوە لێوە وەڵڵاهی ڕاستەکەی، وتم دەریانکەن هەمان دەرکەن ئاشە کەسیان بەکەڵ نایەن چونکە هەموو ئیمڕێکە ئەو هەیە سوبحان الله.